لە ئیشکردنان پەنجەی شایەتمانمان بەکار نایانین ئەمە دەستوری باوکم و باپیرمە. کەبابخانەی متحەد یەکێک لە کەبابخانە کۆنەکانی شاری سلێمانیە. ئێستا ئەم کەبابخانەیە لە شاری هەولێر دوولقی کردوێتەوە. من هاتبوومەتە لای وەستا ئومێد بۆ ئەوەی کە بزانین ئەو دوولقەی هەولێری چۆنە. وەستا جان سڵاو لێبێ، ئەگەر لەوە دەست پێ بکەین چۆن بوو بڕیارتاندا لە هەولێر بکەنەوە؟ وڵی تەمان داواکاری خەڵک دەوری هەبوو بۆ ئێمە، ینی مشتریەکانمان تقریبا نیوەی هەولێر بوو، کەرکووکە ڕانێ قەڵازێ بەعام چوە هەموو کوردستان سەردانمانەکەن، ئەمە نیعمەتە بەڕاستی. ئیتر خوای گەورەش کردیمە نسیب، ینی ما ئینسان نابێ ئازای خۆ دەرخی، شتێک خوا بۆی دانابی ئەبێت یعنی جێبەجێ بێ، ئەوە واقعەکەی هاندانی خەڵک و خەڵکی ئەم شارەش دەوری هەبوو بۆ ئێمە. باشە وەستا جان، پێکاتی کەبابەکەی، تام و بۆنەکەی، گۆشتەکەی هەمان ئەوەی کە لە سلێمانی هەیە یان جیاوازی هەیە؟ ماشەڵڵا گۆشتی هەولێری جوانە، ینی بەخوا شان بەشانی سلێمانیە ڕوان هەم تام و هەم گۆشتەکە و هەم جوانی لە بەکەش، یعنی گۆشتێکی جوانی تایە هەولێر بەزەوەی فەرق و جیاوازەکەی ئەوەیە ئێمە مەسەلەن لەبەی بەرغەکەین لەگەڵ سەرپەراسووە ئیتر پێویستی بە دوو کرد دووگی تێکین، پێویستی پێینە بۆ خۆی چەورە خۆی خۆشەکە هیچی ناوێت. وەستا جان، ئەو کەسانێک کە سەردانت دەکەن خەڵکی هەولێر جاتری تێدایان خەڵکی سلێمان، چونکە هەولێرش بە کەباب بەناو بانگە، جا دەمێ ئەوم پێ بڵێ خۆی وڵی عادەتەن هەمووی تایە، مەسەلەن هەولێری تایە، سلێمانی تایە، مەسەلەوەی بۆ لای ئێمە جیاوازی خۆی ئەمەی کە ئێمە هاتینە تێرە ئەمە سەربەرزیە هەم بۆ ئێمە هەم بۆ ئەم شارە و یعنی مەسەلەن جیاوازەکە لەوەیە فەرق و جیاوازی نییە، ینی جیاوازی تیانی الحەمدولیلا نەئەوێ هەموو شارەکانی کوردستان ئێمە خزمەتی کوردستانەکەین بە شانازیەوە بۆ هەموو تاچێکی کورد. وەستا جان، کارمەندەکانت لێرە خەڵکی هەولێرن یان سلێمانیان تێکەڵەیە چۆن؟ وازام کارمەندەکان هەمووی کوردن وایە؟ وڵی هەمی کوردن الحەمدولیلا، ئێجا ئەوەی کە تیاشێتی مەسەن 4-5 سلێمانی و هەر لەگەڵ خۆمانە وەکو کوڕی خۆمانیان لاتەوە یە هاتوون لەگەڵمانە و مەجموعەیەکیشی لێرەیە، ینی بەعام هەردوو لای تایە بەبێ جیاوازی، ینی هەردوو لا بێت جوانە، مەسەلەن ئەنواع تەبیعەتی ئەنواع خەڵک، ینی هەیە تەبیعەتی مەسەلەن تۆزێک کراوەترە خۆشتر لەگەڵ مشتریە هێناومانە لەگەڵ خۆمانە لێەوە، ئەوەیە هەردوو لای تایە. سپاس بخۆ. ئەی لە ڕووی نرخەوە وەستاگیان کەبابەکان یان بەهام نرخیان چۆنە؟ کەبابەکانمان ماشەڵڵا گەورەن، ینی 150-160 غرامێکە بێت تقریبا. عینەن سلێمانی بەچەنە، خۆمان لە سلێمانی بەچەنین، باوکم بەچەنیە، لەخی بەختیاریمان بەچەنی، هەموو یەک ستانداردێک بەبێ جیاوازی بەبێ سنتێکی فەرق نییە، هەر بە 5 بە 5 ینی لەوە زیاد کەبابەکە گەورەیە و شتەکەش فرێشە، مەسەلەن تۆ ئینسانە چێتە بانزیخانەیەک بانزین تێکە کاکە 3 سەعری تایە بە گوێری گیرفانی خۆت تێکەی، زۆر کەسێڵە گرانە، زۆر کەسەڵێ هەرزانە، زەلامێ پارەیاڵێ بە 5 هەرزان نییە، خەڵکی ژێ لە گرانە، ئەم تەبیعەتە بەبێ گوێنەی تێ مەسەلەن بەس شتی چاک گرانە. شانازی بە باوکمەوەکەم لە باوکمەوە بماوەتەوە، سپاس بخوا، باوکیشم لە باپیرمەوە بۆی ماوەتەوە، ئیترێ بە هەم دەستورە جوانە هەر عینەن دەست و پەنجەی باوکم و باپیرم و عینەن ئەو دەست و پەنجە جوانە ئەم پەنجەیەمان لە ئیشکردنان پەنجەی شایەتمانمان بەکار نایانین، ئەمە دەستوری باوکم و باپیرمە. ئیتر ما باقیەمە کەبابە جوانەی سلێمانی و بەم کەبابە جیاوازە و لە خزمەتی ئەو خەڵکە جوانەی شاری هەولێراین و ئێمە لە خزمەتی هەولێراین و لە خزمەتی هەولێریانین، لێرەین و تاقینە سەر چاومان بەو کەبابە جوانەی وەسام مەدحەتی کەبابچی باپیرم. وەستا لێرە تێبینی شتێکم کرد، شیشێکی باپیرت لێرە داناوە، ئەم شیشە تەنها یەک دانە هەبوو یان ئەوکەی دیکە لە سلێمانیە چۆنە؟ 16 دانە بوو، کاتی خۆی حاجی بەکر برای حەمەد زای گۆرانی بێش تەبەن ئەو هاو 4 شیشی لە باوکم وەرگرت، ماومانە تقریبا دەبەزم 12 ماومانە، لای خۆم 3-4 دانی لای ئەو قسمەتە شوشەوەی وەسام مەدحەتە ماوە، باوکشمە تا ساڵی 2000ەکانیشی پێکەیت، دوایەوە من لە سوید بووم، ویسێ سەر اختراعم بۆ باوکم کتم باوکت خوا باو شیشانە نەفۆتی، یادگارێکە باوکمە زانێ لەسەر وەزاخی کەبابەکە دامان نەبوو، چەند ساڵە هەڵمان گرتووە، ئیتراتینەوە قەدەری خوای گەورە نیعمەتی ئاوە بۆ ئاسانکردین و پەرەمان پێیا زیاتر و سپاس بخوا، ئیتر وەکو یادگاری جوان و وەکو وەفایەک بۆ وەسام مەدحەت هەڵمان واسیوە.